بەخشندە و میرەبانبەری و سەلامەتی قوتابی ئازیزەکان، من مامۆستا بێریوان مامۆستا قوتابخانەی کۆششی ئینگلیزی بنەڕەتی ناحکومی بابەتی پەروەردەی مەدەنی وانەی بەرپرسیارەتی لاپەڕە 32 تاوەکو 36. کێشەی شەونم. دایکی شەونم گوتی دوای تەواوبوونی قوتابخانە پێویستە بچیت بۆ لای پزیشکی ددان. دوای تەواوبوونی قوتابخانە شیلانی هاوڕێی بە شەونمی گوت گوایە بەڵێنت داوە کە ئەمڕۆ پاش قوتابخانە بمێنیتەوە. ئێمە پێویستمان بە تۆیە کە لەگەڵ گروپەکەی ئێمە یاری بکەیت. ئەگەر بێت و تۆ نەمێنیتەوە ئێمە یاریزانی تەواومان نابێت. پیشانم بدە ئەگەر تۆ لە جێگای شەونم با چیت دەکرد؟ بەگوێ دایکت دەکریان بەگوێ هاوڕێکەت؟ بزانی کام کارت هەستکردنە بە بەرپرسیارەتی. بابزانم بەرپرسیارەتی چییە؟ چالاک قوتابی پۆلی سێیەمی بنەڕەتیە. ڕۆژێک لەگەڵ ئەندامانی خێزانەکەی چوون بۆ یەکێک لە سەیرانگاکانی کوردستان. چالاک بینی لە دوورەوە دوو منداڵ یاری دەکەن ئاگریان دەکردەوە. دوای کەمێک لە ئەنجامی ئاگر کەوتنەوەکە دەنگی تەقینەوەیەک ئەو ناوچەی هەژاند کە خەڵکی لێیان نزیک بوونەوە تەمەشایان کرد هەردوو منداڵەکە بە سەختی بریندار بوویان. چالاکی زۆر دڵتەنگ بوو بەم ڕووداوە. خۆزگەی خواست کە زووتر ئاگاداری ئەو دوو منداڵەی بکردایەتەوە. ئەوە ڕووی نەدابایە. دوورکەوتنەوە لە سەیرانگاکان و دوورکەوتنەوە لەو شوێنانە و ئاگرکردنەوە شتێکی هەڵەیە لەبەر ئەوەی خاکی کوردستان پاژماوەی تەقەمەنی زۆری لێماوە. چیرۆک دەربارەی بەرپرسیارەتی بەرامبەر ماڵ بە قوتابخانە. دیمەن و دیار خوشک و بران. دیمەن کچێکی زیرەک بوو لای دایک و باوک و مامۆستاکانی خۆشەوی بوو، بەڵام دیار کوڕێکی لاسا بوو. ڕۆژێک مامۆستا بە قوتابیەکانی گوت بەیانی لە باخچەی قوتابخانە سەیرانمان هەیە. بۆیە دیمەن و دیار هاتنە ماڵەوە بە دایکیان گوت بەیانی سەیرانمان هەیە لە قوتابخانە خواردنمان بۆ ئامادە بکە. بەیانی کە گەیشتنە قوتابخانە پاش خواردن و یاریکردن کاتێکی خۆشیان بەسەر بێت. مامۆستا قوتابیانی ئاگادار کردەوە خۆتان ئامادە بکەن و بەرەو ماڵ بڕۆنەوە. لەم کاتەدا دیمەن و دیار خەریکی کۆکردنەوەی کەلوپەلەکانیان بوون. دیار پاژماوەی فڕێدایە نێو باخچەی قوتابخانە. کاتێک دیمەن ئەم دیاردەیەی بینی زۆری پێ ناخۆش بوو. وتی دیار ئەوە چی دەکەی؟ کارێکی خراپە. ئەی مامۆستا هەردەم ئامۆژگاری نەکردوین کە باخچەی قوتابخانە وەکو ماڵ بە پاک و خاوێنی ڕابگرین؟ دیار کە گوێی لەم قسەیە بوو یەکسەر پەشیمان بۆەوە هەستی کرد کەم تەرخەمە لە ئاست بەرپرسیارەتی نییە بەرامبەر بە قوتابخانە. بۆیە داوای لێبوردنی لە دیمەنی خوشکی کرد. بەڵێنی دا کە هەرگیز کاری وا دووبارە نەکاتەوە و ژینگەی قوتابخانە پیس ناکات. سوپاس بۆ ئێوە.